هەژار ئەحمەد مناوە لە سەیسایەک مناڵێکم هەیە و کرێچیم کرێکاریەکە مەعاشم نییە مستەحەقم دەستخۆشیتان لێکم ئەوەی کە یارمەتی داوم خۆی گەورە خێری بنووسێ بۆی خاتە بەر جەزای قیامەت وڵای ژیانم ناڕەحەتە مامۆسا کرێکاریەکەم و ئیشەکە نییە و مەعاشم نییە و بەخوا کرێچیم و مستەحەقم و ڕۆژێ هەیە هەفتەیەنێ ڕۆژێ 20,000 15,000 کرێکی مانگی 7,000 مەعاشم نییە ئەو مناڵە نەخۆشمە 11 مانگ هە بەڕێی خەسەخانە و عیادەوە مناڵەکەم دڵی کونە مناڵەکەم 11 مانگە دڵی کونە هەر لە دایک بوو ئەم مناڵە هەر بەڕێ خەسەخانە و عیادەوە منیش دەسەڵاتم نییە و کرێچیم و کرێکاریەکە ڕۆژێ ئیشمە و دەنیمە مستەحەقم بەڵێ دڵی کونە عیب نەبێ فتقی شێتی دوو ئەمەلیاتێ منیش نیمە بەخوا دەسەڵاتم نییە وەڵای جاری وایە ماڵی باوکم یارمەتی مەدە جاری واش خۆم فریا ناکەم بەخوا شیرە دایبیە عیلاجی مناڵەکەمە سەردانی دکتۆرە ئیکۆیەکی بۆکەمە 25,000 مەعاشم نییە بەخوا لەسەرم ئەرزا بستی ئەرزم نییە مامەساییە هەر ئەو کرێکارێ هەبێ ئەیکەم و نەژبێ حەمد و سەنای خواکە کاکە ژاری بەڕێز ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسنگی سی سادق دیارە لە پاشەوەی کە دڵنیا بینەوە لە بارودۆخ گوزرانی جەنابتان کە زانین هەم کەسێکی هەژاری هەم کرێچیت و هەم منداڵێکی نەخۆشتان هەیە بە پێی ئەو ئەوراق و ترتیبات و فحوساتانی ئێمە بەرچاومان کەوتووە کە منداڵەکەتان نەخۆشە و نەخۆشیەکەیشی نەخۆشی دڵە خۆی پەروەردگار شفای بدا ئێمە وەکو دەستگای بەخشی نووسنگی سی سادق بە هاوکاری خێرخوازان خی گەورە پاداشی خێریان باتەوە بڕی ملیۆنێک دینارمان بۆ جەنابەت هێناوە بۆی دەستگیرۆیەک بێت و بتوانین کەمێک لەو ناڕەحەتیانەی جەنابەت کەمکەینەوە جایترە ئەو ئەندازەیەمان لێ قوبوڵکە و دوعای خێر بۆ خێرخوازانەکەین هەردوو لامان خی گەورە خێری و خەڵکەی بنووسێکە هاوکاری کردوم خی گەورە بۆیان خاتە بەر جەزای قیامەت خی گەورەیان لێ ڕازی بێ دەستخۆشییان لێەکەم بە خێر بێنیان خۆسەر